مسلمانانی بەڕێز و خۆشەویست ئەو کار و کردەوە و تاوانانەی کەوا ئێستاکە جوولەکە پێی هەڵەستێ بەرامبەر دانیشتوانی شاری غەزە لە کوشتن و لە برسیکردن و لە گواستنەوە لە شوێنی خۆیان گەیشتووەتە ڕادەیەک کەوا هیچ قانونێک و هیچ زەمیرێکی ئینسانی قبولی ناکە. جا لەبەر ئەوە ئێمە ئێمڕۆ ئەنجومەنی فتوای شاری کەرکووک و مامۆستایان و خوتەبا و مامۆستایانی مزگەوتەکان و ئەو کەسانی کە هەڵساون بۆ یارمەتیدانی غەزە ئێمە هەموو بەگشتی دەنگمان ئەکەین یەک و بانگەوازێک ڕادەستەکەین بۆ هەموو مسلمانان بۆ شاری کەرکووک و بۆ هەموو مسلمانانی شاری عێراق و هەموو شوێنێک ئەڵێین ئەمڕۆ ڕۆژی کە هەر مسلمانێک پێویستە کە هەڵسێ بە توانای نەفسی و ماڵی و بەدەنی و بە دوعا و بە وتە و بە ئەعلام بە هەموو جۆرێک هەڵچین بە یارمەتیدانی خەڵکی شاری غەزە. ئەو مسلمانە بەڕێزانەی کە ئەمڕۆ کارێکیان پێ ئەکرێ کە لە هیچ قانونێکی دووەلی و لە هیچ شەرع و لە هیچ قانونێکە ڕووی نەداوە بە درێژایی تاریخ. جا بۆ ئەوەی کەوا مسلمانان ئاگادار بکەینەوە ئەبێ هەر مسلمانێ لە شوێنی خۆی هەڵسێ بە واجبی خۆی، واجبی سەرشانی. ئەمڕۆ جیهادی نەفس و جیهادی ماڵ و جیهادی وتە و جیهادی دوعا بۆتە فەردێکی عین، واتە هەموو مسلمانێک داوا لێ کراوە کە هەڵسێ بە ئەو واجبەی سەرشانی بۆ یارمەتیدانی ئەو خەڵکەی کەوا ڕوت و ڕەبەن و ماڵوێران و هەموو شتێکیان لە دەرەخ کراوە. جا خۆشەویستان مسلمانانی بەڕێز، ئەوەی کە ئێمە ئەتوانین ئەمڕۆ ئەوەی کە بە ماڵ و سەروەت یارمەتیان بدەین بەوەی کە بتوانین و هەروەها ئەگەر سەدەقە بێ و زەکاتیش بێ بۆ زانینتان ئەگەر هەر کەسێک زەکاتیشی ساکە کاتی زەکاتی نەبێ ئەتوانێت زەکاتەکەی پێش وەخت بکات و لە ئیستاکەوە بینێرێ بۆ ئەو مسلمانانە، بۆ ئەو ڕێکخراوانە و ئەو کەسانەی کە هەڵساون بە گەیاندنی ئەم یارمەتیدانە بۆ ئەو شوێنە بۆ غەزە لەخوا بە زیادێ کەسانێک ئێستاکە کە پێ هەڵساون هەمویان جێگەی بڕوان و جێگەی سیقەن لە کەس نابێت و دڵی بکات لەوەی کەوا ئەم کارە پێی هەڵبسێ.